kirin tête piştevanîkirin bawekî bi bandormîna Amerîka, Fransa, Almanya, İtalya welatên din. Berhal mêvanekî me hêjaye Diktor Jiyar Agaporî a profesörê yarî dede rêveberê Senterê Aştî û Asayişa Mirovî ye li zanîngeha Amerîkî Kurdistan li Duhokê digelme. Diktor demata baş be. Em ê ji seredana Serokvezîrên Herêma Kurdistanê bi Amerîka dest pê bikin. Helbete du sê rojin zortirîn kesahetiyên diyarên Amerîka ku berpiseratiyan hebûye profesörên çavdêrên siyasî baş rewşê digehen seredana Mesrûr Barzanî Serokvezîran ji Washington û bi taybetî jî divî demî da divê tewqîtê de bi seredanekê giring wasif dikin. Serinca te. Dema te baş kak Hakar. Min ew serdana li sê buwarda begiring dizanim bi taybetî li êsta de. Li buwarî siyasîyewa yanî hem siyasî nêwdewletî hem siyasî navxweyewa zor giring e. Bi taybetî hemûman dizanin ke li duay rûxanî Beşar Esedewa hawkêşekan bi tewawî gordrawin. Pêştirî jî yanî 7 Oktober ke hêndêk hawkêşeyî zor ziyadtirî gorî bû belam هاوکێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆڵی کوردستان لە دوای ڕووخانی بەشار ئەسەد زۆر گۆڕدراوە وە کوردستان هەرێمی کوردستان و بەتایبەتیش ڕۆڵی جەنابی خودی سەرۆکوەزیران و حکوومەتی هەرێم ڕۆڵێکی زۆر گرنگ بووە بۆیە زۆر پێویست بوو کە لەو ئاڵوگۆڕە تازاندا و هەروەها هاتنەوەی دۆناڵد ترامپ و داڕشتنەوەی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی تازە کە دۆناڵد ترامپ دەهەیە بیکە زۆر پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی و کاگە مەسرور بارزانی بۆ خۆیان ڕاستەوخۆ بەشداریان بۆ و ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکایەکان سەرخەتدا بن لەو پرۆسەیەدا بۆیە لەباری نێودەوڵەتیەوە ئەوە زۆر گرنگە کە هەرێمی کوردستان دیسانەکانیە باس خوێندنەوەیەکی تازە بۆ خۆی و بۆ ئەمریکا لە پەیوەندی هاوبەشەکانیاندا بکە لەباری سیاسی ناوخۆیەوە دیسانەکانی گرنگە چارۆک و هەمووان دەزانین ینی لە ساڵی ڕابردوودا پەیوەندی عێراق و هەرێمی کوردستان سرە و ژێری زۆری بووە و بەتایبەتی لە پرسی موچەدا لە پرسی هێزی پێشمەرگەدا لە پرسی هەندێک مەسائلی دارایی دیکەدا کێشە بۆ هەمویان ڕاستەوخۆ پەیوەندیان بە ڕۆڵ ینی ئەو هاوکێشانە بۆ کە لە ناوچەکەدا بەوە چونکە دەزانین لە عێراق زۆر کێشەکەێتە پێشە تەنها کێشەی تەکنیکی نیە کێشەی سیاسیە وی هەموو ئەوانە وای کرد کە ئەم سەردانە لەگەڵ ئەو پرۆسە سەردانایی لەگەڵ ئەو ترافیکە دیپلۆماسی کە لە ئەو هەفتە و چەند هەفتەی ڕابردوودا کە لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکەدا ساز بووە هەموو ئەوانەوە دەکا کە ئەو سەردانە زەرورەتەکەی چەند بەرابەر بکرێتەوە. بەڵێ دکتۆر هەڵبەتە کۆمێکە فاکتان هەنە و بۆ دروستکردنا پەیوەندیên سیاسی دنهادا giringin. Jwana mijara wizê heye rêrevên stratejîk hene jeopolitîk û te pêgehekî giring di vî çerçevî de hebît. Kevata Herêma Kurdistanê li gurtê digotin ev hemû faktên serekî hene. Amerîka jî tu zanî wekete jî gotî piştî nemana Esed bêguman hind guhartin li siyaseta rojhilata navîn bi giştî hatine pêş. Kevata di vî çerçevî da seredana Serokvezîran ji bo Washington wê çi karîgeriya xwe bigir. بەڵێ من دەویست کە بێمە سەر بواری ئەوانە کە جارێکەم کتم لەباری سیاسیەوە لایەنی دووەم لایەنی ئابووری جیۆستراتیجیکی ئەو سەفەرە گرنگە لە هەروەها لایەنی ئابووری کە هەموو ئەوانە وا دەکات پێگەی هەرێم من پێم وایە لەو سەفەرە وە هەروەها نەک ئەو سەفەرەت ئەو ئاڵترافیکە دیپلۆماسی کە ئێستا خەریکە لە ناوچەکە ڕوودا پێگەی هەرێمی کوردستان لە دوای ڕێفراندۆم و دەتوانێت دیسانەکانی دیاری بکاتەوە لە ناوچەکەدا و هەمووی ئەوانە من پێم وایە دەتوانێت باڵانسی هێز بگۆڕێتەوە و ڕۆڵی هەرێمی کوردستان بەرزتر بکاتەوە لەوەی کە پێشتر بووە ئەو کێشانەی کە لەباری وزەوە لەباری ئابوووریەوە کە لە بینی هەرێم و کوردستان هەیە هەمووی ئەوانە پێش ئەوەی کێشەیەکی تەکنیکی یا لە یاسایی بن کێشەیەکی سیاسین و ئەوەش نەشارینەوە کە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانێک نین کە لەسەر پێی خۆیان و بە بنەمای دەوڵەت سازی بە شێوەی ستاندەر هات پێ پێش هەمیشە ڕۆڵی وڵاتانی زلهێز گرنگ بووە لە بەرداڕشتنەوەی بەرژێوەندەکان لە هەر لایەندا کرا بۆیە ڕۆڵی هەرێمی کوردستان لەباری وزەوە ئێستاکانە کە بۆ ماوەیەکی نزیک 2 ساڵەکە نەوتی هەرێمی کوردستان تووش یارێشە بووە لەباری هەروەها توانێتی کاریگەری زۆر لەسەر لایەنی موچەدا بنێ دەتوانێت
خوێندنەوەیکی دووبارە و داڕشتنەوەیکی دووبارە بۆ سیاسەتی وزەی هەرێمی کوردستان بکرێەوە بە تایبەتی ئێستا پرسی وزە و پرسی پێشمەرگە لە ئەجەندای سەرەکی ئەو سەفەرەدایە بۆیە لەگەڵ شتەکانی کە باس دەکرێت لەگەڵ ڕۆڵی هەرێمی کوردستان لە ناوچەکەداوە تەنانەت لە پرۆسەی سیاسی کە لە تورکیە و لە سووریە خەریکە دێتە گۆڕێ بەڵام لەگەڵ ئەوانە و لە هەمووی گرنگتریش پێم وایە لەوانەش گرنگتر پرسی وزەیە کە ئێستا لەو سەفەرەدا دیاری دەکرێت پێم وایە دەستکەوتی زۆر باشی دەبێت و سەفەرە بۆ هەرێمی کوردستان. کەواتە دکتۆر بێگومان پشتی هاتنە ترامپ و سەردەسەڵاتێ دەبێ نەرین و دیدگا و شێوازێ سیاست و تعامل ئەمریکا ژیب تایبەتی لە ڕۆژهەڵاتە ناوین گواردن بەسەردابێ کەواتە ئەف سەردانە گەلو تا چەند دکارە باوەیەکی پراگماتی سیاسەتێکە هوسا پەیڕەو بکە و هەفسەنگیە دەستەبەر بکە و زێدەتر گەشەی بە پەیوەندیên ئەمریکا و هەرێما کوردستانê بدە لە گۆر خواستەکە نو لە گۆر شێوازێکە نو. بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە دەستخۆش من پێم وایە لە دەورەی دموکراتەکاندا هەمیشە کورد ئەوان لەبیر بێ کورد هەمیشە هاوپەیمانی ئەمریکا بووە لە دوای 2023 بۆ ولاوە بەڵام ئەو هاوپەیمانەتیە هەمیشە ینی سەرەوژووری بۆ زۆر جار تەنانەت کەسایەتیەک لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا توانێتی کاریگەری چاکی خراپدا بنێ ئێستا کە دەبینین هەرێمی کوردستان بە تەنیا لەو بەستەیەدا تەنیانە هەرێمی کوردستان لە چوارچێوەی بازنەیەکدایە کە بە نێوی سیاسەتی گشتی یا هێڵی گشتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیاری دەکرێت ئەو بازنەیە دەتوانین وڵاتانی کەنداوی تێدایە تا ڕادەیەک تورکیای تێدایە و ئێستا خەریکە رووسیەی سووریەی تازەشی تێدەکەوێتەوە بۆیە ئەوانە وا دەکا کە هەروکو من ئەرزم کرد لە پێشدا ئەو هاوپەیمانیەتیە ئەو ڕۆڵە استراتیژیکەی کە هەرێمی کوردستان بۆ ئەمریکای بۆ ئەمە دیسانەکانیە خوێندنەوەیکی دووبارە و ئاڵوگۆڕێکی تازەی بەسەردا بێتەوە کە جیاواز لەو چەند ساڵەی پێشوویە کە بەتایبەتی لە دەورەی دموکراتەکاندا کراوە ئێستاش کە دەبینین لە دوای 7 ئۆکتۆبرەوە ینی ڕۆڵ و باڵانسی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی گۆڕدراوەتەوە ئەمەش دەتوانێت وا بکا کە کوردستان لە فاکتی نێودەوڵەتی لەو کارتانەی کە لە جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستەکەیە بتوانێت لە نێو خۆی عێراقیش داکایی پێ بکە و دەستکەوتی باشتری بۆی بێتەوە. دکتۆر ژیار ئاغاپۆری پرۆفیسۆر یاریدەدەر ڕێبەبەری سەنتەری ئاشتی و ئاسایشە مرۆڤی لە زانینگەها ئەمریکی کوردستان لە دۆکێ گەلێکی سپاس دکتۆر.